لە هەرێمی کوردستان مشتومڕی زۆر لەسەر پاراستنی زمان کللتور و بەهای کوردەواری دەکرێت. زۆرێک پێیان وایە کە کللتوری بیانەی باڵ بەسەر کللتوری کوردیدا دەکێشێت. یەکێک لەو بوارانەش کە بووەتە میکانیزمێک بۆ سەروەرکردنی کللتوری بیانی پەروەردە و خوێندنە. سیستمی پەروەردەی هەرێمی کوردستان بە زمانی کوردیە، بەڵام دوای تەواوکردنی قۆناغی ئامادەی زمانی خوێندن لە زانکۆکان دەگۆڕێت. ئەمە گەیشتۆتە ئاستێک کە ژمارەی ئەو زانکۆیانەی بە زمانی بیانی دەخوێنن لە زانکۆ حکوومیەکان زیاترە. ئەمەش بووەتە جێی رەخنە و نیگەرانی. ئێمەش لەسەر ئەم بابەتە لێکۆڵینەوەیەکمان ئەنجام داوە. هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندندا ژمارەیەکی بەرچاو لە خوێندکارانی هەرێمی کوردستان ڕوو لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان دەکەن. هەندێک بە ناچاری و هەندێکی دیکەش بەپێی خواستی خوێندکار خۆی ڕوو لە زانکۆ ئەهلیەکان دەکات. لەم ساڵدا 51,933 خوێندکار پۆلی 12 ئامادەییان تەواو کرد. لەو ژمارەیەش 36,350 خوێندکاریان دەرچووی بەشی زانستی و 15,583 خوێندکاریشیان دەرچووی بەشی وێژەین. ئەمە جگە لە دەرچوانی ئامادەیە پیشەیەکانیش. 49 زانکۆ و پەیمانگای حکومی و تایبەت لە هەرێمی کوردستان هەن کە 16 زانکۆ و پەیمانگایان حکومین. هەروەها 19 زانکۆ و 14 پەیمانگای تایبەتیش هەن. بە هەردوو جۆرەکەوە بۆ قۆناغی یەکەمی ئەم ساڵی خوێندن دەتوانن 7,589 کورسی خوێندن دابین بکەن. ژمارەی کورسەکان لە زانکۆ و پەیمانگا حکومیەکاندا بۆ ئەمساڵی خوێندن بەم جۆرە دابەش بووە. بۆ خوێندنی گشتی 24,784 کورسی، خوێندنی پارالێڵ 10,514 کورسی، بۆ خوێندنی ئێواران 11,577 کورسی کە کۆی گشتی کورسی تەرخانکراو دەکاتە 46,875 کورسی. لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکانیشدا 23,714 کورسی دیاری کراوە. بەمەش لەگەڵ زانکۆ حکومیەکاندا دەکاتە 7,589 کورسی. کۆنمرەی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگا حکومی و ئەهلیەکان بە شێوەیەکی گشتی ساڵانە لە زانکۆ حکومیەکانی هەرێمی کوردستان کەمترین کۆنمرە بۆ وەرگرتنی خوێندکار 60 نمرە بووە. بەڵام لە زانکۆ ئەهلیەکان بەو پێی خوێندکار کرێ دەدات لە خوار ئەو کۆنمرەیەشەوە خوێندکار وەردەگیرێت. زیاتریش لە بەشەکانی ئابووری و کارگەڕی، گەشت و گوزار، دارایی و بانک وەردەگیرێن. بەپێی بە دواداچوونێکی ڕۆژنیوز کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکاندا بۆ هەر ساڵێک لە 1,700,000 دینارەوە دەست پێ دەکات، لە هەندێ زانکۆ دەگاتە 8,500,000 دینار. چەند نمونەیەک لە کرێی خوێندنی ساڵانە لە زانکۆ ئەهلیەکان: زانکۆی کۆمار لە سلێمانی کەمترینی 2 ملیۆن دینارە و زۆرترینی 8,500,000 دینار. زانکۆی ئەمریکی 6,000 دلار. زانکۆی هەولێری بەریتانی 2,000 دلار. زانکۆی گەشەبێدانی مرۆیی 1,700,000 دینار تا 3 ملیۆن دینار. لە هەندێک زانکۆ جگە لە کرێی خوێندنی ساڵانە لە هەروانەیەکشدا کە خوێندکار بمێنێتەوە لە ساڵی دواتردا تاقیکردنەوەی لەو وانەیەدا پێ دووبارە دەکرێتەوە و پارەی لێوەردەگیرێت. بۆ نمونە لە زانکۆی کۆمار ئەگەر خوێندکارێکی قۆناغی 4 لەوانەیەکدا بمێنێتەوە 400,000 دیناری لێوەردەگیرێت و تاقیکردنەوەکەی پێ دووبارە دەکرێتەوە. لە سەرجەم زانکۆ و پەیمانگا ئەهلیەکاندا زمانەکانی ئینگلیزی، تورکی و عەرەبی زمانی سەرەکین. لە هەندێک زانکۆدا بەمەرج دانراوە کە دەبێت ساڵی یەکەم زمانی ئینگلیزی بخوێنێت و نمرەی بەرزی تێدا بەدەست بهێنێت. لە زانکۆی کۆمار لە شاری سلێمانی هەر خوێندکارێک کە سەرەتا وەردەگیرێت دەبێت کۆرسێکی فێربوونی زمانی ئینگلیزی لە زانکۆکە ببینێت. کۆرسەکە لەسەر 2 ئاستە، ئاستی یەکەم 6 مانگە و ئاستی دووەم 3 مانگە. نرخی بەشداریکردنیش لە کۆرسەکە 1,200,000 دینارە. بەومێدین کە و کابینە تازەیە شتێک لە ئومێد پیشانی خەڵک بە لەبەرەوەی خەڵک ئەوەندی تر بێ ئومێد دەبن. یعنی ڕاگررتنی قوتابخانە ئەهلیەکان کردنەوەی قوتابخانە ئەهلیەکان ڕابگرێ، زانکۆ ئەهلیەکان کردنەوەی زانکۆ ئەهلیەکان ڕابگرێ، مستەوای زانکۆ قوتابخانە گشتیەکان بەرز کاتەوە بە جۆرێک کە خەڵک ئەوە ڕوونەکاتە قوتابخانە و زانکۆ ئەهلیەکان. زانکۆ ئەهلیەکان کە ژمارەیان 19 زانکۆیە بەم شێوەیە بەسەر هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستاندا دابەش بوون. هەولێر 10 زانکۆ، سلێمانی 7 زانکۆ، دهۆک 2 زانکۆ.